ئێمە ئاگر ناپەرستین ڕێز لە ئاگرەگرین ئاگر مقدسە لە بەرەوەی کرد ئاگر نەبێ ژیان نابێت یعنی تەوەقعکە کە ڕۆژ نییە چکە لە دینی زەردەشت حەوت شتمان هەیە کە ئەبێ ڕێزی لێ بگیرە لەو حەوتە چواری مانەویە و سیانی مەینەویە چوار مانەویەکە چێ ئاو هەوا ئاگر خاک یعنی خۆڵ ئەمڕۆ شەشی خاکە لێوەیە یادی لە دایکبوونی پێغەمبەری زەردەشتیەکانە کە بە یەکێک لە ڕۆژە پیرۆزەکان لایەنی زەردەشتیدا دادەنرێت و ئەمڕۆ لە سەرای زەردەشتیان بەو بۆنەوە ئاهەنگێک سازکراوە و کێکی ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەرەکەیان دەبڕن بەچمە لای ئاوات حسامەدین نوێنەری زەردەشتیان لە کوردستان و عێراق سڵاوی لێبێ خاتو ئاوات ئەم بۆنێ چییە و ساڵی چەندەمە؟ بەڵێ سڵاو لە بەڕێستان سڵاو لە هەموو بینەرە و گوێگرە ئازانی کەناڵی 964 خۆشەویست ئەمڕۆ عیدمیلادی زەردەشتی مەزن زەردەشتی پایەبەرز پێغەمبەری کوردان پێغەمبەری ئاریانە کە کاتە 2725 ساڵ و طبعا بە تاریخی مێدەکان 2725 بە تاریخی پارسەکان 3764 ساڵە تەمەنی 72 ساڵ بوو کە کۆچی دوایی کرد بە دەستی تاتەری و مەغۆلەکان لە پەرزگاکەی ئاتەشگەکە بوو کاتێکەیان بەسەریا و خۆشی یەکێک بوو لەوانەی کە دژی شەڕ و کوشتن و لیان بوو بۆیە بەبێ سیلاح لە ئاتەشگەکە بوو طبعا زەردەشت وتمان 72 ساڵ ژیاوە لە ورمێ لەدایک بووە کە ورمێ جێگایەکی ئەکەوێتە کوردستانی بەشی هەورامانی ڕۆژهەڵات و پەیامەکەشی لەسەر بیری چاک گوتەی چاکردداری چاک و پەیامەکەی خزمەتی تاکی ناکرد خزمەتی سەرکردەی ناکرد خزمەتی هەموو مرۆڤ و مرۆڤایەتی و کۆمەڵانی کوردستان و جیهانیە کرد بەس یەکش زۆر گرنگە لە پەیامەکەی ناوی قەوم نەهاتۆ بۆ چووکە پەیامەکەی زەردەشت ڕیسالەیەکە بۆ هەموو جیهان. ئاواتخان ئەمڕۆ ئێوە چەکەن لێرە؟ ئەمڕۆ احتیفال ئاهەنگمان گێڕا بە بۆنەی جەژنی لەدایکبوونی زەردەشتی مەزن پێغەمبەری ئاریان کە ئێمە بە کێکێکی گەورە بەشدارمان کرد و طبعا شیرینی و شینەمەنی و قسەی خۆش و باسی مێژووی کورتە مێژویەک لەسەر ژیانی زەردەشت میوانمان هاتبوو لە دینەکانی تر و لە نەتەوەکانی تریش میوانمان هاتبوو و هەروەها دوای ئەمەش دەسەکەین بە گۆرانی بە هەڵپەرکێ ئاگرێکی گەورەمان هێچ کە لە هەموو بۆنەکانی ئێمە بێ ئاگریتیابێ و لێرەیە شەرابمان هەیە کە شەراب مەشروبێکی مقدسە لە دینی زەردەشتی بەبێ شەراب هیچ دینێک کە ئێمە بەڕێوە نابین طبعا ئەبێت تایە بێت و ئاگرەکەش زۆر گرنگە ئێمە ئاگر ناپەرستین ڕێز لە ئاگرەگرین ئاگر مقدسە لە بەرەوەی کرد ئاگر نەبێ ژیان نابێت یعنی تەوەقعکە کە ڕۆژ نییە چکە لە دینی زەردەشت حەوت شتمان هەیە کە ئەبێ ڕێزی لێ بگیرە لەو حەوتە چواری مانەویە و سیانی مەینەویە چوار مانەویەکە چێ ئاو هەوا ئاگر خاک یعنی خۆڵ و سێ مەینەوەکە چییە بیری چاک وتەی چاک کردداری چاکەواتە حەوت ڕۆژەکەش هەر بەو ناوە دامەزراوە بەڵێ بەڕێستان دۆسپاس دەکەم بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمڕۆ ئاهەنگی یادی لە دایکبوونی پێغەمبەری زەردەشتیەکان لە سەرای زەردەشتیان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت و تیایدا کە چێکی ئەو بابەتە دەبڕن پێم خۆشە بچمە لای یەشێک لەو پەیڕەوانی کە لێرە ئەگەر فەرموویتە ئێرە سڵاو لێبێت لەم ڕۆژەیە چ پەیامێک دەدەن بە دیانەکانی تر چ پەیامێک نوێیەکەن سەرەتا بە خێربێن سەرچاو ئێمە ئەمڕۆ لە پارێزگای سەرای زەردەشتیان جەژنی لە دایکبوونی پێغەمبەر زەردەشت پیرۆز ئەەکەین کە پێغەمبەری کوردانە و ئاینی زەردەشتی ئاینی باو باپیرانمانە بۆیە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر پیرۆزە لە لای ئێمە یادی دەکەینەوە و ئەتوانین بڵێ میوانمان هەبوو لە ئەدیانەکانی تر و ئەم ڕۆژە پیرۆز دەکەین بەڕاستی من هاوکات وەکو ڕۆژی لە دایکبوونی خۆم ئەژماریەکەم بەخێر بێن سەرچاو بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمڕۆ ئەم یادا لە سەرای زەردەشتیان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت کە ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەری زەردەشتیەکان.